فەیزوڵڵا عوسمان ناسراو بە فەیزۆ ئەستێرەی پێشوویانەی هەولێر بەرە بەیانی ڕۆژی دووشەمە لە تەمەنی 55 ساڵیدا لە ئەڵمانیا بەهۆی نەخۆشی شێرپەنجە کۆچی دوایی کرد. تەرمەکەی لە ڕێگای فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر گەڕێنرایەوە پایتەختی هەرێمی کوردستان و لە نێو یاریگای فرانسۆ هەریری نوێژی لەسەر کرا و لە گۆڕستانی شێخ ئەحمەد لە تەنیشت خەجەباوەی دایکی شۆڕژگێڕی نێژرا. هاوڕێکانی بە کۆچی دوایی فەیزۆ دڵتەنگن و باز لە بیرەوەریەکانی خۆیان لەگەڵ کۆچکردوو دەکەن. پێش هەموو شتێک برابوو لۆمە ئەمە بە عایلیش لەگەری تێکەڵ بووم، ئەمە پێکەوە سەفەرێکی ئیرانیشمان کرد لەم هابات تۆپانێمان کردیە، یعنی عمرێکمان پێکەوە بێ لەوەی لێرە لە نادی برایەتی و هەولێریش یاریمان کردیە. فەیزۆ نمونەی یاریزانی چاک و بەوەفا بوو، هەتا پێی کرا خزمەتی و شارەی کرد، زروف و ئەوەی عایلی وەی لێ کرد کە کۆچ بکاوە بستە ئەڵمانیا بڕواگەنا فەیزۆ قەت تۆپانێ و یانەی هەولێری بەجێ نەدەهێشت. زۆر بە غیرەت و بەوەفاش تۆپانەی دەکردن یاریگا بەڕاستی. ڕۆژێکی ناخۆشە لۆمەکە برایەک و دڵسۆزێک و هاوڕێیەکمان لەدەستدایە، بەڵام ئەوە ئیشیمە نییە، ئەوە ئەمری خوای گەورەیە و ئەمەش ڕۆژێک دێ و هادەڕۆین. یەک بوو لە برادرە نزیکانی من هەر لە گزکیەوەش لەگەرمە بوو لە وەرزش بەڕاستی خەسارەتی گەورە بوو، کەسمان تەوقعیەوەمان دەکرد ئەوە زوو کۆچ بکەوە بەزیمان بێریتن، بەس ئەوە سونەتی حیاتە، ئەو ڕێگە لە پێشەومانە دایمەن دوعای خێری لۆ دەکەین زەی بەتارە هەتا دنیا مایە. بەڕاستی ئەمە زۆر دڵگرانین، ئەوە زۆر پێمان ناخۆشە، بەس لەگەر قەدەری خۆیز ناکرێتن. فەیزوڵڵا دایمەن مەجلیسی خۆش بوو، لە هەر مەجلیسشی باهەیە بە قسە خۆشەکانی و بە عێلاقاتەکانی جەماعەتەکەی دایمەن دڵخۆش دەکرد و هیچی لە دریشیدا نەبوو. فەیزوڵڵا عوسمان لە ساڵی 1969 لە نێو چیاکانی کوردستان لەدایک بووە، چونکە دایک و باوکی ئەو کات پێشمەرگە بوونە لای هاوڕێکانی بە فەیزۆ ناسراوە، هەتاوا بانگی نەکەیت کەس نایناسێتەوە. کوڕی ژنە تێکۆشەر خەجە باوەیە کە یەکەم ژنە لە ڕاپەڕینەکەی بەهاری 1991 شاری هەولێر بە گولەی بەعزگیانی بەخشیوە. فەیزۆ سەرەتای وەرشی لە بنکەی وەرش و لاوانی هەولێر بووە. لە وەرزی 1993 بۆ 1994 بۆ یەکەم جار پەیوەندی بەیانەی هەولێرەوە دەکات، دواتر بۆ یانەکانی برایەتی و تورکمان یاری دەکات. لە ڕۆژهەڵاتی کوردستانی ژیاری بۆ یانەی مەهاباد کردووە، یەکێک بووە لەو یاریزانانەی بانگەشتی هەڵبژاردەی ئۆڵمپی عێراق کراوە، بەڵام هیچ یاریەکی بۆ هەڵبژاردەیە نەکردووە بەهۆی خراپی دۆخی دارایی. ناوەڕاستی ساڵانی 90ەکان ڕوو لە ئەڵمانیا دەکات. ڕۆژی 19 ئابی 2024 لە تەمەنی 55 ساڵی بە نەخۆشی شێرپەنجەی گورچیلە لە یەکێک لە نەخۆشخانەکانی ئەڵمانیا کۆچی دوایی کرد و بۆ 2000 چاوەکانی خستە سەریەک. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.